مارکۆ ڕۆبیۆ سیناتۆری کۆماری پەیمان دەدا وە وەزیری دەرەوە لە کابینەکەی دانەڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراودا ئەمریکا بە پلەی یەکەمدا بنێت. دانانی بەرژەوەندیە نیشتیمانەکانمان لەسەر و هەموو شتێکەوە خۆ دوور بە پارێزگرتن نییە. دانپێدانانێکی گشتیە کە سیاسەتی دەرەوەی سەنگی خستە سەر بەرژەوەندیە نیشتیمانەکانمانە، نەک کاریگەریە دێرینەکان. ڕۆبیۆ پێشوازیەکی ئەرێنیانەی لێکرا لەلایەن دیموکرات و کۆماریەکانی کۆمیتەی پەیوەندیە دەرەوەیەکانی سیناتەوە کە 14 ساڵی ڕابردوو خۆیشی ئەندام بووە دەو کۆمیتەیەدا. ترامپ سەرۆکی هەڵبژێردرا و سیناتۆر ڕۆبیۆ بەرچاویان ڕوونە و تێدەگەن لەوەی کە ئازادی و دیموکراتی هەبێت ئەوە ئەمریکا هاوپەیمانی بەهێز و هاوبەشی متمانە پێکراوی بازرگانی دەبێت. مارکۆ تۆمارێکی تۆکمەی هەیە لە بەرپرسیارکردنی ڕۆژێمە کۆمونیستەکانی چین و کوبا و ڤەنزوێلا و نیکاراگوا بە سەرکوتکردن و دڕندایەتی. ڕۆبیۆ لەگەڵ سەرۆک ترامپدا کار دەکات بۆ سزادانی ڕۆژێمە کۆمونیستەکان بەهۆی تاوانەکانیانەوە. ترامپ دەڵێ هەرکە دەستبەکار بوو ئەوە هەوڵ دەدا بۆ کۆتایی هێنان بە شەڕی ئۆکراین و شەڕانگێزیەکانی رووسیا. سیناتۆرە دیموکراتەکان پرسیاریان لە ڕۆبیۆ دەکرد سەبارەت بەوەی بە چ شێوەیەک ئەو شەڕە ڕادەگیرێت. بەڕای تۆ چی شتێک گرنگە بۆ ئێمە بۆ دڵنیابوون لەوەی شیانی بەهێزترین پێگەی دانوستاندن هەبێ ئەگەر ئۆکراین و رووسیا چوونە سەر مێزی دانوستاندن. پێم وایە پێویستە هەڵوێستی فەرمی ئەمریکا ئەوە بێت کۆتایی بهێنرێت بەم شەڕ و پرسیارەکەش بێتە ئەوەی ئایا دەتوانین چ ڕۆڵێک بجێڕین. جا پێم وایە یەکەم هەنگاو ڕوونکردنەوەی تەواوەتی ئەم بابەتەیە. بە درێژایی ئەم پرۆسەیە جیاوازیم لەگەڵ بەڕێوەبەرایەتی بایدندا ئەوە بووە کە هەرگیز بەڕوونی دیار نەبووە ئامانجی کۆتایی ئەم قەیرانە چییە. ڕۆبیۆ باسیشی لەو شیانانە کرد کە بەوەی ئاگربەز لە غەزا هاتوونەتە ئاراوە. ئێستا دەرفەتگەلێک لە ئارادان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە 90 ڕۆژ پێشتر نەبوون. جا ئایا ڕووداوەکانی لوبنان بن یان ئەوانەی لە سووریادا ڕویان داوە یانیش ئەو هیوایانەی هەمانە لەگەڵ ئاگربەستی غەزە و ئازادکردنی بارمتەکان پاش ئەو بە بارمتەگرتن و ئەو کارە بێپاساوانەی حەماسکردوونی. جا لە پەیوەندی بە هەر یەکێک لەم سێ دۆسیەوە یان هەمویان پێکەوە ئێستا فاکتەر هەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە لەو بڕوایەدام دەتوانین شتی لەسەر بنیاد بنین و دەبنەمایی کرانەوەی دەواازە بۆ دەرفەتی مێژووی تایبەت. سەبارەت بە ئایندەش ڕۆبیۆ دەڵێ هەڕەشە و مەترسیە مەزنەکە بۆ سەر ئەمریکا پارتی کۆمۆنیستی چینە. ئەو شتانیان هەیە کە یەکێتی سۆڤێت هەرگیز نەی بووە. چین لە پێشبڕکێی تەکنەلۆژی و ئابووری و ژیۆپۆلیتیکی و زانستی و زۆر بابەتی تریشدایە لەگەڵماندا. ئاڵنگاریەکی ئاسایی نییە و لەو بڕوایەدام ڕووکاری سەدەی 21 دیار دەکات. ڕۆبیۆ کە کوڕی کۆچبەرێکی کوباییە ئەگەر لە سیناتدا پەسەندکرا ئەوا دەبێتە یەکەم ئەمریکایی لاتینی ببێتە وەزیری دەرەوە و دەنگدانەکەیش لە سیناتدا لە هەفتەی داهاتوودا دەبێت. بۆ راپۆرتی کاترین جەپسن بەڵێن ساڵح دەنگی ئەمریکا.